ئەوڵی ئیشکردمان لە ساڵی بدایەتی 2013 بوو. ئیشێکی با بڵێن زۆرمان هەبوو لەگەڵ ڕەوزە و شارەوانی و دایانگاکانە. پێویستیان بە لە ئابە و زۆر شتێکە بوو. یەشێک لەو بابەتانە با بڵێن تاتانی ئارزی ڕەبڵ کە بۆ با بڵێن بۆ ئارزی و لە شێر یاریگاکانە دایبنن ئەو یاریانەی کە بەکارێن چه یاری گەورە بێت چه یاری بچوو بێت. پێشتر لە سینەوەمان هێنا نزبێکی کەم جاری وا بوو لە تورکیا، نزبێکی کەم لە پۆڵند دایتەکەوت، بەڵام زۆرترینی لە سین بوو ئەوش کە کەمێکی باشمان هێنا، هەم پارێکی زۆرمان نەڕۆشە دەرێ و هەمیش گرانەکەوت. تقریبا نەتوانم بڵێم لە حدودی لەسەر خۆمان ئەکەوت بە نزیکی $30 $32 جاریوا بوو زیاتر بە پێی کات و گۆڕانکاری ئەملا. مەوادی سەرەتایی ئێمە تایی کۆنە. ئەم تایە کۆنانە ساڵانی پێشوو فڕێ ئەدران و ژینگەی پیسەکرد یا ئەسووتێنران و ئەبۆ دووکەڵ و دیسانەوە ژینگەی پیسەکرد. ئێستا خۆشبەختانە ئەم کارگێ دروست کراوە. ئەم تایە کۆنانە لە زۆربەی قەزا و ناحێ و تەنانەت شارەکانیشەوە بۆ نمونە لە جنوبیشەوە ئێمە تایی کۆنمان بۆیێت ئیسفادەی لێکەین و ئێمە بە چەند قۆناغێکە ئاڕوا و ئیسفادەی لێکەین بۆ دروستکردنی تاتان کە لە زۆر شوێندا ئیسفادەی لێکرێ و بەکارهێن. کێشەمان نییە لە شێوەی تایەکان ئەگەر دراوە بێت ئەگەر زۆری ڕۆشتی بێ یاین بێ. هەنێک جار تایەکان کە هەیە زۆر خراپشە ئێمە بەس بۆ هاوکاری ئەو خەڵکانی کە تایەهێنن چاوپۆشیان لەکەین و وەریانەگەی کێشەمان نیە. قۆناغی یەکەم لێرەوە دەست پێکە تایەکە هینێکێنە سەرم دەستگایە لێرەوە ئەو پێکارە قەپاقێکیانە بڕێت بۆی ئامادە بێ بۆ ئامێری دووەم بتوانین بیبڕین و بیکەن بە شێوەی قالی. پاشەوەی لە قۆناغی یەکەم ئەو تایە لەو دەستگا قەپاقی یەکەمی ئەبڕدرێ ئەنێنرێ بۆم دەستگای دووەم. لە دەستگای دووەمەوە ئەکرێ بە شێوەی قایش وەکۆی بینن پاشان بۆی ئەکرێ بە شێوەی قایش بۆی لە دەستگاکەی ترە بتوانێت بچێتە ناو دەستگاکەی ترە و بە شێوەی پارچە پارچەی لەکرێ وەکو خەڵۆز تقریباً هەر پارچەی بۆ 6 ملیم بۆ 6 سانتیم بۆ 7 سانتیمە بێت. ئەمە بۆیەوە وردەکەین بۆی بتوانین بە ئاسانی بکەنە ناو سەرڕامەکەەوە تایەکە بەهات. دەستگای پێشووتر کە تایەکە بە تایش و پاشان پارچە پارچاکرێ بۆ 7 سانتیم ئەمەڵقانەیە مێنێتەوە. ئەمەقانە لەبەرەوەی گورزە سیمیکایە ئەو مەچینەی ناتوانێت بیبڕێت ئەیێنین لێرە سیمەکە لە لاسیکەکە جیاکەینەوەێ. دەبان سیمەکان کە جیاکەینەوەێ ئەویش بە کارگەی ئاسنەکانی فرۆشین وردە لاسیکەکە
دیسانەوە ئەکرێتەوە بۆ ئامێرا و پارچاکرێ و ئەکرێتەوە سەرڕامەکە و دیسان ئەبێتە وردەتایە و هەموو تایە گۆرەگرین هەتا ئەو کاتێک کە با بڵین مەساحی ساحەکەمان چەند هەڵگرێ ئەوەنەوە چەند بتوانین گلبینەوە گلی ئەینەوە تا ئیشەکانمان پێیاڕوە لە دوای ئەوە ئەیوەستێنین ڕۆژانە ئەتوانم بڵێم 20 تایە با بڵین لە بە تهدیدی ناتوانانی تهدیدیکەی بە پێی کاتە 15 بۆ 20 ئەتوانین بەهار. هەروەکۆی بینن تایەکان لەم قەناغەیە پارچە پارچەی بچووکرا 7 سانتیم 6 سانتیم 7 سانتیم کراوەتە ئەم چوارچێوەوە لێرەوە کرێکارێک بە کاکەناو دەکاتە ناو سەرڕامەکەوە پاشان بەو کۆمڤایەرە ئەڕوات ئەچێتە ناو سەرڕامەکەەوە و وردە وردایی هاڕێت ئەم شێوەیە بەردەوام بێت تایەکان وردە بن لەگەڵ سیمەکەیە کە ورد بوون ئەو سەرڕامەیە هێڵەکێکی تایە لە هێڵەکەەوە یەتە خوارەوە پاشان کە لە هێڵەکە یەتە خوارەوە ئەچێتە سەر کۆمڤایەرێکی تر لە کۆمڤایەرەکەی ترە سیمەکە لەگەڵ وردە تایەکەیە جیا کاتەوە. هەروەکۆی بینن پاشەوەی کە ئەو وردە خەڵوزەکان ئەکرێتە ناو ئەو سەرڕامەیەوە چەند جارێک ئەڕوات ئەو کۆمڤایەرەیە تا وردەبێت ئەو بەشەی کە وردەبێت لە سفرەوە تا 5 ملیم لەم دەرچەوەیەتە دەرەوە ئەم دەرچەوەیە کە پیاوێتە دەرەوە وردە تایە لەگەڵ وردە سیمە پاشان بەم کۆمڤایەرەیەت بەم ئەم بەشەیان سیمەکە جیاگاتەوە مغناطیسی تایە بەشەکەی تریشیانەوەی کە وردە تاکەیە دێتە سەر مێڵەکە لە مێڵەکەی دیسانەوە چەند مەرحەلەیەکی ترە پاشان بە مەرحەلانەیان ڕات و وردە تایەکان جیاکاتەوە لە 0 بۆ 5 ئەیکاتە 3 بەش. وردە تایەکە ژێتە ئەم سەر مێڵەکە مێڵەکەش 3 بەشی هەیە بەشێکیان لە 0 بۆ 1.5 ملیمە بەشی دووەم لە 1.5 بۆ 3 ملیمە بەشی سێم لە 3 ملیمەوە بۆ 5 ملیمە
طبعا ئەم بەشی یەکەم ئەمە بۆ تاتان بەکارێت لەو دی دوایی پیشانتان نەدەین کە چۆن بەکارهێنین بەشی دووەمیش دیسانەوە بۆ تاتان بەکارێنین هەرێکەوە بە پێی تەڵەبێ و بە پێی شێوازی داواکردنەکە بۆ نمونە هی وایە ئەوەی ئیسفنجی دەرچێت تاتانەکە هی وایە ڕق دەرچێت جاری وایە بۆ ئیشی سەربازی وەکو درع بەکارێت ئەمە وردەتایەکە ئەو شێوازانە گۆڕێت بەشی سێمیش بۆ ناو ساحەی تاتان بەکارێت شیمەنی سناعی ئەی پرچێنە ناو ساحەی تاتان پاشەوەی کە وردەتاکان یەکسەرن کۆنڤایەرەوە احتیمالێکی کەم هەیە سیمی تیاما بێت بەڵام بۆ ئەوەی زۆر دڵنیابی لەوەی سیمی تیانە موگناتیسمان داناوە یەکی دوو موگناتیسمان بۆ داناوەکە لە سەد سیمەکەی تیانایەڵێت پاشان ئەکرێنە کیسەوە بۆ نمونە سفر بۆ 1.5 ملیم ئەکرێت ئەم کیسەوە 1.5 بۆ 3 ئەکرێت ئێرەوە ئەم دوانیان لە کارگەیە بەکارهێنی خۆمان بۆ دروستکردنی تاتان بە پێی تەڵەبیە و بە پێی ئەو شێوازی کە داوایەکەن بەشی سێمیش کە لە 3 ملیم بۆ 5 ملیمە بۆ ساحەی تاتان بەکارهێنن ئەوە بۆ شارەکانی هەرێمی کوردستان و تەنانەت بۆ بەغا و بۆ جنوبی شەڕوات زیاتر ئەم بابەتە لە دوو مواد دروستەکرێ یەکەم ئیپیدیەمە ئیپیدیەم 4 مادەی کیمیایی و تێکەڵەکرێ بە لاستیشێک بەڵام لاستیشێک کە مرورەی زۆر نییە نەرمی زۆر نییە دوو هەمینی تایە کە باشترین موادە با بڵین بۆ ئەم ئیشە بۆ لەبەر ئەوەی مەقاومەی زۆرە زیا ئەمێنێتەوە زۆر ئەژی و هەم هەرزانی شەکە هەرزان کەوتنەکە بابەتی ئەوەیە کە با بڵین ڕیسایکلینە تۆ هەم زەرێک لە ژینگە دوورە خەیتەوە هەم شتێکی جوانیش پێشکەشەکەی ئیتر با بڵین لە دوای مەجموعەیەک هێنان و بردن دەستمان کرد بەوەی کە چۆن بیرۆکەی هێنانی ئەمە بکەین بە بڵین بە سەرکەوتووی بەس 2013 دەستمان کرد بە ئیشکردن تایە مەعاملە و هەتا با بڵین تەسیسی تاوەمان بۆ کرد لە ئەخیری 2013 لێرە کەوتینە ئیش ئەتوانم بڵێم یەکەم جار تۆزێک کێشەمان هەبوو لەوەی کە بەڕاستی پێویستی بە شارەزایەکی باشە لە تێکەڵکردنی هەموو جۆرە موادەکانی چکە لە 4 مواد تێکەڵ ئەکرێت بەیاندەرە هەم با بڵین ئەو گرانڕۆڵەیە و زائیدەن TTS و زائیدەن تیتانیۆمە ئەمانە پێویستی بە نسبەیەکە کە تێکەڵ بکرێ نەرمی لە دەست نەیە و هەم بمێنێتەوە هەم زەمان بکرێت ئەو وردەتایی کە ئامادەکرێت ئەم قاعەوە لێرەش لە کیسەیە دانرێ لەوێ و بە پێی پێویست ئەکرێتە میکسەرەکەەوە و لەگەڵ ڕەنگەکانە تێکەڵەکرێت بۆ نمونە ڕەنگی زەر داوای ڕەنگی سوورەکەن سەوس بۆ ڕەنگی ڕەساسی لەگەڵ چەند مادەیەکی ترا تێکەڵەکرێت بۆ وەکو سیکۆتین کە سیکۆتینێکی تایبەتە لە دەرەوەیەت ئەڵمانیە و هەروەها لەگەڵ تیتانیۆم و TTX و مادەیەکی تری تایبەتە تێکەڵەکرێن ئەمانە دەوری ئەوە بینن کە بۆ ئەوی تاتانەکە بە قووت بێ شێوەیەکی ئیسفنجی هەبێت و لە هەمان کاتە توانای ئەوەی هەبێت کە لە بەر سەرما و گەرمایە نەکشەیە نەچێتەوە یەک و ڕەنگەکەشی بەهۆی پلەی گەرمای سارد یا گەرم تێک نەچێت.
تەڵەبیەکە تەمان تەڵەبیەکان فەرقەکە لە چیلۆی سیکۆتین لە ڕەنگە لە TTS لە تیتانیۆم و لەو مادە تایبەتی تریشاکە پێشتر باسم کرد. ئەمە ڕەنگی سوورە ئەسامە 75 کیلۆیە 3 کیلۆ سیکۆتینی تێکەین 4 کیلۆ ڕەنگی تێکەین و بڕێکی دیاریکراو تیتانیۆمی تێکەین و هەروەها TTSش بە بڕێکی دیاریکراو بێزگە لەو مادە تایبەتی کە تێیەکەین. هەڵبەتە توانای کارگەکەمان ڕۆژانە 300 مەترە لەم کاتەیە، بەڵام بەرنامان هەیە لە داهاتوێکی نزیکە بیکەینە 2 بەرابەر و زیاتر. و هەروەها ئەو مادانەی کە ئەو شێوانەی کە دەرێکەین شێوەی 6 پاڵومان هەیە 50 بە 50مان هەیە، مەتر بە مەتری تێکەڵکێشمان هەیە، 90 بە 90مان هەیە و 50 بە 50 تێکەڵکێشیش لە داهاتوێکی نزیکایەت. ئەم داواکراوە باڵێ ئەم تەڵەبیە بۆ قاعی جیمە کە ئەمە ئەبێ بزانیت ئەو تاتانەی کە دروستیەکەی بۆ بۆ شوێنێکە، لەبەرەوەی هەر شوێنە و پێویستی بە چڕی و بە پرێسی و بە پلەی گەرمی تایبەت هەیە. تەنانەت دەقەکەش دەورە بینێت لە خۆڕاگری ئەو تاتانە. بۆ نمونە ئەگەر بۆ باخچی ساوایان دروستیکەی ئەبێ شێوەیەکی نەرم بدا بۆەوەی مناڵکە ئەگەر کەوت عەزیەتی نەبێ. بۆ شوێنی فیتنس و جیم هۆڵی لە جوانی چڕی تایبەتی هەیە لەگەڵ پرێسی تایبەت و پلەی گەرمی تایبەتە. هەموو شێوازەکان فەرقی هەیە. لە هەمان کاتە ئەم تاتانە بۆ زۆر شوێن بەکارێ، بۆ نمونە هۆڵی لە جوانی، بۆ مەسبەحەکان، بۆ باخچە گشتیەکان، بۆ دایەنگەکان و بۆ زۆر شوێنیتر شوێنی کاراتی زۆر شوێنیتر ئەمە بەکارێنە. بەڕاستی یەکەم جار خەڵک تۆزێک بەلایەنەوە با بڵین بەلایەنەوە زۆر باش نەبوو لە بەرەوەی ئینتاجەکە ئینتاجی خۆماڵیە کوردستانە، بەڵام توانیمان زۆر سەرکەوتوو بینتەوە ئەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ پێشەکەین ڕۆژ بە ڕۆژ. جاران ئەتوانم بڵێم مەجموعەیە نمونەمان هەبوو لەوە زیاتر تێناپەڕی، بەڵام ئێستا ئەگەر دای بنین ئەو بەرنامانەی کە بۆمان دانا و لە ئایندێکی زۆر نزیکە با بڵین بە ئەم ئەیان خینە بازارەوە، ئەتوانم بڵێم 35 بۆ 40 نمونە ئەوێ. وردە وردە لە ئەوڵا تۆزێک با بڵین ئیشەکانمان بەعزە کاتێک خەلەلی تێکەوە، بەڵام ئێستا زۆر بێ خەلەلی لەبەرەوەی تەجروبێکی باشمان هەیە و مدەکەشی مدێکی با بڵێن باشە، ینی تۆ 3 ساڵ لە بوارێکە ئیشکەی تەجروبێکی باش پیاکەی. لە ئەزەل خواسی زۆر زۆر لەسرە جنوب، ئەتوان بڵێم زاخ و دهۆک، هەولێر و سلێمانی، کەرکووک، بەعام خواستیشی باشە. ئەمە بەرهەمێکی تازەمانە. ئەم پرێسە 50 بە 50ە 24 ملیمە تەڵەبی بەغایە، ئێستا داوایان کردووە بۆیان دروستەکەین. ئەمە ئەکرێتە ژێرم پرێسەوە بۆ ماوەی 12 دقە و بەپێی شڕێکەشی پرێسەکە ڕێکخراوە بۆی بتوانێت مقاومەتی باشکە. ئەتوانم بڵێم لە سەیە 60 بۆ 65 هاوردە کەمی کردو، چکە ئێمە هەموو نەوەیەکمان هەیە. توام لە سومکی 15 ملیم لە 5 سانتیمونیەوە هەتاکو ئەتوانم بڵێم نزیکە بێتەوە لە 40 ملیم نەوعێتمان زۆرە. جاران
مەترێک با بڵین کە حاضرە بوو بۆ داناندا ئەنرە ئەگەیشە 35 دلار 33 دلار یاریە کرد لەو حدودەیە بە پێ و بازرگانانەی کە ئەیان هێنا بەڵام ئێستا زۆر کەم بووتە ئێمە مەترێک لە مەتر مرۆڤەیەکەوە با بڵین بۆ هەر مەتر مرۆڤەیەک نرخمان هەیە لە 13 دلارەوە دەست پێ ئەکات هەتاکو ئەتوانم بڵم 40 دلار بەپێی سونک و قەبارە و جیاوازی موادەکانە جاران کە ئەیان هێنا یەک بابەتیان هێنا یان 30 ملیم یان 35 ملیم یان 25 ملیم ئێستا خەڵک بەپێی خۆی تەڵەبیەکە حەزی لە چی بۆ نمونە حەزی لەوەی هەرزام کە هەمان موادە بەڵام سومکەی زائیفترە ینی با بڵین ئەستوری کەمترە بە بەردەوامی 12 کارمندمان هەیە با بڵین لەم کاتەیە 8 سەعات ئیشەکەین بەرهەمان زۆرە لە ڕۆژەکە 300 مەتر مربع تێئەپەڕێ لە هەموو جۆرەکانی بابەتی گرانڕۆڵ کە ئێمە مەجموعەیەک نوع بەکارێنین لە سفرەوە هەمانە تا پوینت 1.5 لە 1.5 دەست پێکا بۆ 3.25 3.25 دەست پێکە تا ئەتوانین 10 ملیمیش بەرهەم بێنین ئێمە زیاتر ئیسفادە لە 0 تا 1.5ەکەین وەزائیدەن 1.5 بۆ 3.25ەکەین ئەمە بەرهەمی ڕۆژانەمان با بڵین دەرەجە یەکەکەمان ئەتوانم بڵم 5 سەنت بەرهەمێنین دەرەجە دووەکەمان ئەویش هەر 5 سەنە سیم ئەگاتە سێتم چونکە سیمی تایە لە ناوتایەکە و هەم کەتانیشی تایە ئێمە ئیسفادە لە هەموو یەکەینەوە بەهم دەرەجە سێکەی کە بۆ ساحەی با بڵین دەستکرد بەکارێنن ئەتوانم بڵم ئەگەینە حوتن پێویستمان بۆیە دوو ئەوەنە زیاتر قوتی مامەلەکەمان با بڵین زیاتر بکەین هەم لە ڕووی بەرهەمەوە هەم لە ڕووی وەرگرتنەوە لەبەرەوەی ئێمە با بڵین کاتێک بەرهەمانە بێ بۆ هەموو عێراق نەک تەنها بۆ کوردستانە احتیمالی هەیە بابەتی زۆر تازەتر بێنی هەر لە عینەن بوارە تازەتر چونکە حالیان موادی تازەمان هەیە بەڵام پێویستمان بەشی تازەتر